لە هەرێمی کوردستان ژمارەیەک میدیا و کەناڵ لەژێر ئەجەندایەکی جیاواز و مەبەستێکی دیاریکراو کار لەسەر شێواندنی کەلتور و فەرهەنگی کورد دەکەن و بەشێک لە ڕۆژنامەنووسانیش پێیان وایە هیچ سانسۆرێک لە بەردەم ئەو کەناڵانەدا نییە. مەبەستێکی دیاریکە لە پشتی و کەناڵانەوە هەیە بۆی کە شیرازی کۆمەڵگا تێک بدرێت بەدا ینی خۆشبەختانە تا ئێستا کۆمەلگای کوردی کۆمەلگایەک بووە کە خاوەن کللتورێکی جوان بۆ خاوەن ڕەسەنایەتێکی بەهێز بۆ بەڵام بەداخەوە ئەنی ئەبینین لە ڕێگەی ئەم کەناڵانەوە کار بۆ ئەوە گەکرێت کە ینی ئەم کللتورە جوانی لەناو کوردەواریە هەبوو تێک بدرێت بەداخەوە ئێستا سەرەتایەکی ئەم تێکدانە بەوازەحی دەبینرێت. هەست دەکەم شکستیشان هێن ئەبێت ینی ئێستا بینەرەکانیان زۆر کەمتر بووەتەوە لە جاران و دایکان و باوکان زیاتر گرنگی بە مناڵەکانیان ئێن و هەموو کەس بەرچاوی ڕوون بۆتەوە هەموو کەس لە ئامانجی ئەو میدیایانە دڵنیا بۆتەوە و ئاشنایە و شارەزایە ئەزانێ مەبەستیان چییە لە دانانی ئەو جۆرە دراما و فیلم و بەرنامانی کە دایانێن لەبەر ئەوە هەوڵێکی نەزۆک بوو لەناو کۆمەلگای کوردیە کۆمەڵێک میدیا پێی هەستان و ئیشەڵڵا کۆتایشی پێ بەخشکردنی بەرنامە و درامای بیانی و کارکردن لەسەر ڕۆژانەوەی خێزان کاری ئەو میدیایانەیە و پێویستە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو کەناڵانە بگیرێتە بەر کە دوور لە هەر بایەکی بەرزی کوردەواری کاریگەری ڕاستەوخۆ لەسەر خێزان و تاکی کورد دروست دەکەن. حەز ناکەین ناوبێنی بەڵام ئەگەر میدیایەک زۆ پۆپیلیست بێت زۆ شعبەوی بێ ئەگەر میدیای خەڵکی مستەوای نەزم بێنێتە سەر شاشەکان هەڵبەت ئەوانە زۆر بە نێگەتیڤی کاریگەری لەسەر کۆمەلگای کوردیە بێ ئەمانە سوودێکی وا بە کۆمەلگا ناگەێنن بگرە کۆمەلگا لیان زیانمەندە خەسارۆمەندە هەموو لایەنێک بە هەموو ئەحزابەوە بە هەموو پێکاتە جیاوازەکانەوە. پێویستە میدیای هەرێمی کوردستان داکۆکی کار بێت لە عینی زۆرینەی خەڵکو و پاراستنی دابوونەروت و کەلتوری کوردی نەک بە پێچەوانەوە بەشێک لە میدیای کوردی کار لەسەر تێکدانی شیرازی خێزان دەکەن و لە ڕێگەی دراما و بەرنامەی بیانیەوە بە مەباست بیری نامۆ بڵاو دەکەنەوە و پێویستە لایەنی پەیوەندیدار سنوورێک بۆ ئەو جۆرە دەستگایانەدا بنێت تاکو و بەرپرسیارانە بەرامبەر گشت بوارەکانی کۆمەلگا مامەڵە بکەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.